خاتو ئیلیان کۆنمرەت بە تەرک و بە هەژماری 11 ئەمانە بەرزترینەکەت بۆ هەڵەبژێرین 77.143 کات باشە. ئەم 77ە ئێمە بەشت بۆ دیاری ئەەکەین، بەڵام پێش وەختە تۆ پێمان بڵێ خۆت حەزت لە چی بۆ پێشتر؟ هەندەسەکان بووە بە پارەڵێ لە خوێنی زۆر چاکە بەسەر چاو. لە سلێمانی دەرەچی یان بە سنووری بڵێن داخلی سلێمانی تەوێ کێشەت نییە. حەزت لە ئەندازیاری شارستانی هەیە؟ زۆر چاک. ئینشاءڵڵا من ئەندازیاری شارستانی لە سلێمانی و دەست پێ یەکەم کۆتا ئۆپشنت ئەەکەمە کەلار. لە کەلار دەرناچی کەلار 100% ئینشاءڵڵا ئەندازیاری شارستانی بواتە تۆ، بەڵام ئەندازیاری تەلارسازیشی کردوتۆ نازانی ئەم ساڵ نمرەکەی چی لێ دێ، بۆیە ئەگەر حەز لە تەلارسازی بێ ئەو لە یەکەم بۆ دائەنێم. باش، تەلارسازی گەرمیانت لە سەرەتا بۆ دائەنێم، دوای ئەوە دێینە شارستانەکان. شارستانەکان لە سلێمانی دەست پێەکەین، لە هەڵەبجە هەمانە، لە ڕاپەڕین هەمانە، لە گەرمیانی شەمانە. باشە، دوایەوە ئەگەر حەزت لێبێ ئەچینە پۆلەتەکنیکی سلێمانی. لە پۆلەتەکنیکی سلێمانی پلانسازی شار و نەوت و ئەو جەماعەتەمان هەیە، میکانیک و پاوەڕ و کۆنتڕۆڵ و 5 دانەمان هەیە. دوایەوە ئەگەر نەبێ ئەچینە علومەکان، علومی کیمیا و علومی کۆمپیوتەر و ئەوانە. باشە، ئێستا ئەچینە گەرمیان وتمان کۆلێژی ئەندازیاری تەلارسازی بە زانکۆلان و پارالل بۆ تیدائەنێم. باشە، لە دوای ئەوە ئەچینە سلێمانی. لە زانکۆی سلێمانی کۆلێژی ئەندازیاری شارستانیمان هەیە، ئەمە شارستانی. دوای ئەوە ئەچینە هەڵەبجە، نزیکترین شوێن لێمانەوە بۆی بە گوێرەی سنووری جوگرافی نزیکترین شوێن هەڵەبجەیە. ئەندازیاری شارستانەکەی هەڵەبجەشت بۆ دائەنێم. دوای ئەوە کوێ لێمانەوە نزیکە گەرمیان، ئەمە کۆلێژی ئەندازیاری شارستانی. باشە، دوای ئەوە کۆتاشت ڕاپەڕین دائەنێن بۆ. باشە، ئەمە ڕاپەڕین. پرۆگرام سازیمان هەیە لە ڕانیە لە چەمچەماڵ. حەز لە پرۆگرام سازی هەیە؟ کەمێک. باش، ئەچین هێشتا لەسەر ئەندازیارەکانی ترەچین، دوایە چینە سەر. باشە، لە زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانی وتمان 5 ئەندازیاریمان هەیە. ئەو 5 ئەندازیاریەت بۆ دائەنێم بە ڕیزبەندی. حەزت لە نەوتە یان پلانسازی شار؟